ما مستحسن قوات بجبوته. زور سپاس لاورس. بله نها لگوری روزنامه مونیتور ادی و روزی آگاهی بلاف کربون گوتبو ادی هزن امریکی و خوش بارگه نزی حول ربکشینه ام دزانن لباشور کردستان بتایبتی پشتی ایریشن امریکا لسر ایرانی ایریشن درونان ایریشن یعنی لسر باشور کردستان گلکی زیده بون سیستم پاراستنه یا ازمانی ادی خلد پاراستن باجار پاراستن جوان ایریشان هەگەر ئەمریکا خۆبەکشاند دوێ سیستەما پاراستنی چاوا بە لە باشووری کوردستانی. زۆر سپاس دیارە ئەو ئیتفاقی ئەمنی ئەو ئیتفاقی ئستراتیجی ناوبین ئەمریکا و حکوومەت عێراقی دەبێ هێزی ئەمریکا یا هێزی تەحالف هاوپەیمانی لە مانگی نە لە ئەیلول لە تەمام عێراق نایبەکشێت. طبعا امريكا بري او هزي خوي حموي لهولير نزديق مطاري بالافري هولير ليكون كردبو هزي ليبو او تشكي او باتريوت دجلي صاروخ يا دجلي درون بكاد هات هدي بشتي صاغ وزيران العراق سردان امريكا كر او مساله كارل صد كان كهزي امريكا لتمام العراق بخشيت. طبعا لقشتي ناوتشكا الوزي هي شر هي امريكا واسرائيل لقل ايران و او شتو مرجع يا باردو سياسيه امنيه للعراق لسوريا للبنان لايران لقشتي منطقتها هي بويا ما بخوي ما تسيك قشتي بو حموسر هولاتي العراق وبتابتي لهريمي كردستان شا رغم او الى امريكا هولك جديها بو كهزي حفتا هزي هشتا بكا بيك هزي كي ناني هريم بيجمرقا بس بداخوا آلي سياسي قد بوينك نكارين او داخوازي امريكا جبجين حتى داخوازي خلقي هريمشا داخوازي هزي بيجمرقا كهزي بيجمرقا يك هزي حزبي نبي هزي كي اجتماعي بي نتوي بي هزي كي كردستاني بي بس دبرو عقليتي حزبي زاڵە لەسەر مەفهومی دام و دەستگا و فەرمیێت ئەو ئەقلێتە نکارێ مەسەڵەن پێشمەرگە بکاتە هێزێکی فەرمی. بۆیە ئانەها و لە مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتەکان نیقاش زۆر هەیە و دیارە بەشێکشی پروپاگەندەیەکی خراپ دەکەن کە تر ئەم ئەگە ئەمریکا بەخشێت هەرێمی کوردستان بێ پاراست نامێنێ هەرێمی کوردستان کە دەبن مەترسیەوە بێگومان ئەمە بەشێکی ڕاستی هەیە. بس اگه ایما ده هرمی کردستان اگه حکومت هبه پارلمان هبه یک هزیکی موحد من هبه یک کمان هبه بيجمن او متسان نابه بس دبر اوي خلقي باشي كردستان تجربه كان هي لقلم آلي سياسي لهريمي كردستان بتابتي قد بوينك لرابردوش لكركوك لدوس خرماتو لخانقين لشنغال لمخمور لبس هزي بيجمجا بو لبروي هزي بيجمجا يك بارچه نبو موحد نبو يقرتو نبو ديما اتفاقاتي جير بجير او آلي سياسي كردستان لقل بغداد لقل هالطرفيك ولو ناوچانا حمي كشان ناين لناو تسطو تشل حمو هزي بيجمجا كشان كرغم اوي لو هزيك زور هبو بس دبروي هزيك منظم نبو موحد نبو نكاري برخو بدا بويا انا هاش ابي حكومتي عراقي لقل حكومتي هرم بتابتي وزارتي بيجمرقا وزارتي ناخوي حكومتي هرم بتشي لقل بغداد لقل وزارتي دفاع لقل وزارتي ناخو برنامج دا بنين شوا بتون آلي كاربن بوي زور جا براستي آلي سياسي وبتابتي قدفش زور جا بزمانكي نسياسي ندبلوماسي لقل عراق دا اخفيت بوي اما بخوي مشكلة كان زور جا حكومتي هريم بتاوتيتم قدفة بزمانك زور جوازي لقل حكومة العراق وكهو بي حكومة العراقي داقي كربه وكهو حكومة العراقي هريم بشق نبي لحكومة العراقي يبوي ام عقليتا نكاري او برسانة شارع سركا نكاري او كيشانية شارع سركا بوي بي حكومة العراقي شاندكي دبلوماسي سياسي سربازي دروز بكا بچه بو بغداد دواي كشانوي امريكا لحمو عراقا شو معاملة بكن شو تعامل كان شو سنور بارزن شو هريم بارزن شو اشتعراق بارزن بوي هتاكو أنا براستي حكومتي هريم أول دا خوازي العراق مسألة
رواتب موظفين بشين بو هريم او اندنيه مثلا علاقات امنيه علاقات دبلوماسي بياني تو تشوا مطار هولير مطار سليماني تشوا دبارزي لو هرشتا جروبا باقیانە کە خۆیان بەناو مەقاومە کردووە دژی هەرێم مثلەن بردمانەکان خەڵک سیڤیل شەهید دەبێەوە بێ ئەمە هەمووی بە خۆی بەرنامەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەوەی مانگی ئەیلول بێت بۆی تەواو هێزی ئەمریکا بکشێتەوە ئەبێ شاندێکی سەربازی ئەمنی استخباراتی بشێنێ بۆ بەغدا بۆی تر لەگەڵ بەغدا بێت تەنسیقات بکە بۆی هەرێمی کوردستان نە ئەنقەرە نە تاران نە دیمەشق ئەمان پارێزیە ئەبێ ئێمە لەگەڵ بەغدا بەرنامەیەکی ڕێکوپێک دابنین بۆی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق دەستورینە و یاساییان بەشێک لە عێراق ڕاستە فیدرالیە دەکارێت بۆ خۆی جیاواز لە حکوومەتی عێراقی کار بکە بەس بێگومان عمقی ئیستراتیجی عمقی پاراستنی هەرێمی کوردستان بێگومان لە بەغدایە. بله مامۆستا حسێن ئەس پرسا بێ پرسا هەنجیشتە بکەم نەها عێریشên ئیرانê li ser Başûrê Kurdistanê bi henceta hebûna Amerîkayê lê heger Amerîka xwe kişand wê çi hece di nava destê İranê de hebe got êrişî Başûrê Kurdistanê bike? بێگومان نای چەندجا بەرێک ئەم هێرشانە کراوە جارێک بە بیانووی ئەوەی کە گروپی ئیسرائیلی لەوەیە جارێکە ئەو هێزی ئەمریکا لەوەیە بێگومان بخۆی وتم ئەبێ تەنسیقێکی ئەمنی مابینی حکوومەتی هەرێم و حکوومەت عێراقی بێ تەنسیقێکی ئەمنی مابین وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی دیفاع و وەزارەتی ناوخۆ عێراق بێ بەداخەوە ئەم تەنسیقە زۆر لاوازە زۆر ئەوەیە ئێمە لەبیر نەچێ بەرێ اتفاقێکە بوو بین وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق وەزارەتی دیفاع کە ناوتەکێشتە لەسەرەکان ئەو بۆشایەکی ڤاڵاتێکی ئەمنی هەیە لە کەرکووک لە دووس خوڕمات و لە خانەقین لە شەنگال لە مەخمور و هەتاکو ئانەها ئەدینین زۆرجار لەو ناوە ئەو گروپی تیرۆریستی لەو بۆشایە لەو فەراغە ئەمنیە بین بەغدا و هەرێم بەخۆی بەکاردێنێ بۆی هەتاو ئانەها ئەو کێشان چارەسەر نەبووە بۆیە پێشەوەی ئەمریکا ناڵێ بە تەمامی لە هەرێمی کوردستان بەگەشێ ئەبێ لچنێکی ئەمنی بۆ بەغدا نایل هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆی ئەو تەنسیق بکە بێگومان ئەو پرسی تۆ ئەوەیە بۆ خۆیتر نە هێزی مەقاومە عێراقی و ئەو گروپانە و نە ئێرانیش درە و حەجەی نامێنێ کە لە ئەمریکا قاعدەی عەسکەری لە کوردستان هەیە لە باشووری کوردستان هەیە بۆیە ئەم حەجەش ئەبڕێ بۆیە بۆ تەمامکردنی ئەو حەجانە ببڕێ ئەبێ ئەو تەنسیقە ئەمنیە بینی بەغدا و هەرێم دروست بێ ئێمە لە ڕابردوو چەندجا مەسەن تورکیا بردومانی کرد ئەو گوندانەی سەرسنوور بەتایبەتی لە مەنتیقەی بادیان خەڵکی سیڤیل عێراقی شەهید ئەبوون کورد شەهید ئەبوون بۆیە حکوومەتی عێراقی چەندجا گوت ئێمە ئامادەین بچین هێز بشێنین بۆ ئەو ناوچانە حکوومەت هەرێم قبوڵ ناکرد ئەو هێزی پاسەوانی سنوور هەیە ئەو هێزی پاسەوانی سنوور بەڕاستی نکارێ بەرامبەر ئاتەش یا مەسەن بەرامبەر جێشی تورکیا بۆستێ بۆیە لە ڕابردوو ئەم تەداخلاتانی تورکیا دروستکردنی مواقع عسکەری تورکیا لە مەنتیقەی بادینا لە باشیقا ئەمە بۆ خۆی مەترسی بوو نە هەڵوێستی حکوومەتی هەرێم ڕۆم بوو دیار بوو ئیتفاقێکی ژێربەژێر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەبوو تورکیا بۆ دروستکردنی ئەو ناوچە سەربازانە بەس لەبەر حکوومەتی عێراقیش هەڵوێستێکی جدی نەبوو بەرامبەر تەداخلات تورکیا بۆیە ئێرانش تەداخلەکە سعودیش تەداخلەکە سووریش تەداخلەکە قەتەرش تەداخلەکە بۆیە لەبەر ئەوەی ئێستا هێزی ئەمریکا نامێنێ بۆی زۆرجا بەڕاستی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە پروپاگەندەی کرد کە ئەمریکا پشتیوانی هێزی پێشمەرگەیە ئەمریکا پشتیوانی هەرێمی کوردستانە ئەمریکا هەرێمە پارێزێ ئانەها ئەوەتە ئەمریکا دەکشێتەوە چێتۆ پارێزێت هێزی تۆش دوو هێزە پارچەیە تۆ نکاری ڕەواتبی پێشمەرگە بدەیت چاوە باین تۆ لە پێشمەرگە دیفاع بکە بۆی ئەمانە هەمووی بەڕاستی پرسیارە و پرسیاری خەڵکیشە ئەبێ حکوومەتی هەرێم و هەردوو هێزی 70 و 80 و ئانەها جوینە بکەن هێزی خۆیان موحد بکەن
رغم ئەوەش کە لە ڕابردوو بانگەوازیەوە هەبوو کە هێزی کوردی بەگشتی نای هێزی گەریدا، هێزی شەڕبان، هێزی پێشمەرگە، هەموو ئالی کوردستانی هێزی پێشمەرگیانەیە یا هێزی گەریلانە هێزی شەڕبانێنەیە بکارن هێزێکی نەتەوەی کوردی دروست بکەن. ئەمە هیچ دژی نە ئێرانە، نە دژی تورکیە، نە دژی عێراقا، نە دژی سووریە، ئەمە بۆ پاراستنی دەستکەوتی کورد هەیە، بۆی ڕەوشی ناوچەکە لە گۆڕانکاریە، ڕەوشی ناوچەکە بەرەو ئاڵۆزی دەچێت. تۆ ئەگە کورد هێزێکی موحەدی کوردی نەبێ، بێگومان نکارێ وەک هێزێکی بەتەنێ یا هێزێکی حزبی بەتەنێ بکارێ هەموو شتێک بکە. بۆیە چەندجا بانگاوازی کراوە لە عالی سیاسی گەلەوە کراوە کە هێزی کوردیەک بێ. ئێمە دیمان ڕەوشی ڕۆژئاوا کە خراپ بوو ئەو بانگەوازی سەفەربەری کرد، چۆن گەنج لە باشوورەوە لە ڕۆژهەڵاتەوە لە باکوورەوە بەرەو ڕۆژئاوای کوردستان، ئەمە بۆ خۆی بۆ هێزێک بۆیە پێویستەکە لەم گۆڕانکاری ناوچەکە ئەم ئاڵۆزیە بێ، ئەم مەترسیانە هەبێ، ئەبێ کوردیش بۆ خۆی هێزێکی نەتەوەی دروست بکە. بله امجی هفی دکن گو هزک نتوی ین کردی ل باشور کردستان وره آباکرین ایدی جبنا که ریل پیشیابانی ریشان بگرن و ایدی بکاری بن بیشن مترسی لسر گله باشور کردستان جبنی به نمینه. گله کی سپاس حوالی می چابدار سیاسی حسین کرکوکیش باشار کرکوکی باشور کردستان با آوای کی زندی به مرا آخبی سپاس جبنا که تبلیغوناته. جو سپاس کوتبن.